لەم هەڵبژاردنەیە ئەژمارکردن و جیاکردنەوەی دەنگەکان گۆڕانکاریشی گەورەی بەسەرا هاتووە بە هیچ جۆرێک لە بنکەکانی دەنگدان وەکو جارانی پێشوو لەلایەن کارمەندەکانی کۆمیسیۆنەوە ئەژمارکردن و جیاکردنەوە ڕوونادا. بەڵکو ئەو سنووقی کە بەکارهێنرێت سنووقیشی ئەلکترۆنیە، سەرقەباخی سنووقەکە بە شێوەی پرۆگرامین پرۆگرام کراوە کە کاتێ پرۆسەی دەنگدان تەواو بێت کارتەکانی دەنگدانی هێنینە دەرەوە و داخلی سنووقەکە یەکەین خۆی بە شێوەی ئەلکترۆنی ئەژمارکردن و جیاکردنمان بۆ ئەنجامەدا لە کەمتر لە چەند دەقیقەیەک و هەر خۆشی بەسراوەتەوە بە سیستەمێکی ئەنتەرنێت کە ئەنتەرنێتی ئەم وڵاتە نیە لە ڕێگەی ئەنتەرانێت واتە لە ڕێگەی گواستنەوەی مانگی دەست کرد بەیانات ئەو زانیاریانی کە پەیوەندی بە ئەنجامی بنکەی دەنگانەکەەوە هەیە لە ماوەی چەند چرکەیەکە گوازێتەوە بۆ سنتەری سەرەکی بەغا و لە ماوەی چەند کاتژمێرێکە ئەنجامی سەرەتایی هەموو هەڵبژاردنی عێراق ئەخاتە ڕوو کە ئەمە گۆڕانکاریشی زۆر جەوهەریە لە پرۆسەی بەڕێوەبردننی هەڵبژاردن لە عێراق و هەروەها لە هەرێمی کوردستانیش. دەی دواوادەی پێشکەشکردنی لیستی پاڵێوراوانە بۆ پەرلەمانی عێراق باشترین ڕێگا بۆ تۆمارێکی پاک و بێگەر کە کۆمیسیۆن هەوڵی زۆر بێوێنەی داوە بریتێ لەوەی کە هاوڵاتیان بڕۆن بۆ بنکەکانی تۆمار بە شێوەی ئەلکترۆنی خۆتان تۆمارکەن بۆ ئەوەی تر بە هیچ جۆرێک لە تۆماری دەنگدەرانە بابەتێکمان نەبێت کە پێی بڵێن ناوی دووبارە یاخود ناوی بێت. ئەم تۆمارە ئەلکترۆنیە بایۆمەتریە گەرەنتی پاک و بێگەردی تۆماری دەنگدەران بە شێوەی شەڕێک پێکەکە. لەو ژمارەی کە باسم کرد زیاتر لە 600,000 کەس خۆی تۆمار کردووە کارتە ئەلکترۆنیەکانیان گەڕاوەتەوە. داوا ئەکەین سەردانی بنکەکان بکەن چن کارتەکانیان وەربگرنەوە چونکە لەم دەنگدانەیە ئەوەی کارتی ئەلکترۆنی دەنگدانی پێنەبێ بە هیچ جۆرێ لە ڕۆژی دەنگدانە مافی دەنگدانی نابێت. هاوڵاتیانی دەرەوەی عێراق ڕەوەندی عێراقی بە کورد و عەرەب و هەموو نەتەوەکانەوانی کە هاوڵاتی عێراقین لە دەرەوەی عێراقژین لە وڵاتانی ئەوروپا ئەمریکا کەنەدا کۆمیسیۆن بنکە کاتەوە و ئەتوانن لە ڕۆژی دەنگدانە لەوێوە دەنگ بدەن بۆ هەڵبژاردننی عێراق بۆ نوێنەرەکانی خۆیان بەپێی ئەو پارێزگایی کە لێوێ هاتوون. لە ئەڵمانیایە دەنگەدا بە سلێمانی، لە ئەڵمانیایە دەنگەدا بە بەسرە لەبەرەوەی خەڵکی بەسڕێ. بەڵام مەرجێکە ئەویشەوەی ئەبێ ئەو بەڕێزانە لە ڕێگەی وێبسایتی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقەوە بە شێوەی ئەلکترۆنی خۆیان تۆمار بکەن بۆی تۆماریشی دەنگدەرانیان بۆ دروست بکرێ لە ڕۆژی دەنگدانا بتوانن دەنگ بدەن. بۆیە ڕەوەندی کورد لە دەروەی وڵات ئەگەر لە ئێستەیە ڕەوەندی عێراقی لە ئێستەیە ناوی خۆی لەو سیستەمە ئەلکترۆنی وێبسایتەکەی کۆمیسیۆن تۆمار نەکا بێگومان لە ڕۆژی دەنگدانا مافی دەنگدانی نابێت.